لە بنکەی مەشقی سەربازی کەرکووک لە چەمچەماڵ کۆتایی بە خولێکی تری ڕاهێنان هات کە باوکاری هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگە ڕێکخرا بوو. وەک بەڕێوەبەری بنکەی مەشقی سەربازی کەرکووک ڕای دەگەیەنێت خولەکان لە سەراسیکی باڵا بووە و سوودیشی دەبێت بۆ بەرزکردنەوەی توانستی پێشمەرگە لە سنوورەکە. پیرۆزبایەکی گەرم ئاراستەی فەوجی یەکی لیوای 16 دەکەین کە ئەمڕۆ کۆتایی بە خولەکەیان هات لە ژێر ناونیشانی خولی ئاسایشی ناوچە فراوانی پێشکەوتوو کە لە بنکەی مەشقی پیادەی کەرکووک کرابەوە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە و بە هاوکاری بنکەکەمان ئەنجام درا. ئەم خولە بۆ ماوەی 6 هەفتە مەشق و ڕاهێنان یان پێکرا. دیار ئەم خولە گرنگی خۆی هەیە لەو مەشق و ڕاهێنانەی کە پیان کرا و ئەوانە سەربازیانی کە فێر بوون گرنگی خۆی هەیە لەو وانە سەربازیانی کە فێر بوون و ئەنجامیاندا و هێزەکانی هاوپەیمانان پیانیان کرد بریتی بوون لە شەڕی ناوشار. فێرخوازانی خولەکەش ئاماژە بە گرنگی خولەکەیان دەکەن و ڕای دەگەێنن لە ڕووی پراکتیکی و تیۆریشەوە سوودیان لە بابەتەکانی خولەکە وەرگرتووە. سوودێکی باشمان بینی هەم ئەفسەرەکان و هەم پێشمەرگەکان لە چوار تیمی هاوپەیمانان بەشداریان کرد لە خولەکە لەگەڵمانە و فێری هەموو ئەفسەر و هەموو پێشمەرگەکانیان کرد لە مەشق و ڕاهێنانە. ئەڵمانیەکان و سویدەکان و لێراکە ئێمەیان فێر کردووە کە چۆن بەرگری لەم خاک و نیشتیمانەکەین بە شێوازی لە ناو شارە یاخود لە دەرەوەی شار بە سەری ڕم بە نەستەق بە هەموو شێوازەکانی بە یاسایەکی عەسکەری فێری پڕۆفیشناڵ بووینە کەوا چۆن ببینە مامۆستایەک بۆ داهاتوومان کە نەوەکانی دوای خۆمان فێرکەین. ئێمە فەوجی یەکی لیوای 16 پیادە 6 هەفتە لە خولا بووین. هاوپەیمانان دەرسێکی باشی پێماندا مەشقێکی باش بوو هەموو شتێکی کە بۆ جەنگشتیوا بۆ ئێمە فێر بووین زۆر شتێک لەوانەوە فێر بووین. 6 هەفتەیە بەشداری خولێکی ڕایەنانمان کردووە لەگەڵ پەیمانانە. سپاس بۆ خوا کۆمەڵشتی تازە فێر بووین کۆمەڵەشت فێر بووین کە ئومێدەوارم بە سەرکەوتووی. بە پێ ڕێکەوتنیەکە نێوان وەزارەتی پێشمەرگە و هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش کراوە لە ماوەی ڕابردوودا خولی زۆر بۆ هێزی پێشمەرگە کراونەتەوە و لەم خولەشدا کە بۆ ماوەی 6 هەفتە بەردەوام بووە ڕاهێنان بە فەوجی یەکی لیوای 16 پیادە کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.